مێژوو پێمان دەڵێت گەورەترین داگیرکاریەکان هەمیشە بە تانک و تۆپ بە چەک دەستیان پێ نەکردووە، بەڵکو زۆر جار بە گرێبەستێکی کڕین یان بە ئیمزایەکی بازرگانی دەست پێ دەکەن. فرۆشتنی خاک هەر گۆڕینی خاوەنداری چەند مەترێک زەوی نییە، تۆ چەند مەترێک نافرۆشی، بەڵکو فرۆشتنی ئەو سیستمە پارێزەرەیە کە شوناس و کە زمان و کە کەلتوری نەتەوەیەکی لەسەر وەستاوە. واتە تەنها بریتی نییە لەوەی کە تۆڵێم زەوی ئافرۆشم و بڕێک پارە وەرەگرم، نە، تۆ زمان تەفرۆشی، ڕێزم هەیە، تۆ سەروەری تەفرۆشی، تۆ کەرامەتە ئەفرۆشی. لێرەدا بە چەند نمونەیەک بێنینەوە بۆ ئەوی ڕوونتر بێ، ئایا ئەمە بەڕاستی وایە، ئایا لە مێژووی کۆمەلگەکانی ترە ئەمە وا بووە یان ئێمە لە خۆمانەوە قساکەین. سەرەتا حەزەکەم باز لە نمونەیە بکەم کە بریتە لە دوورگەی مانهاتن لە 1626دا. سێرچێ بکەن لە گۆگڵا دوورگەی مانهاتن، ڕێک ئەتوانم بڵێم دڵی شاری نیویۆرکە. لە ساڵی 1626 هۆڵندیەکان بە $24 کە لە سەدەی 19 مەزن دەکراوە، بە $24 ئەو دوورگەیان لە خەڵکە ڕەسەنەکەی کڕی کە ئێمە پێیان ئەڵێن لە ناو کەوانەیەکە هەندێ سوورەکان. ئەوان ئەسڵەن نەیانەزانی کڕین و فرۆشتن چییە، نەیانەزانی کڕین و فرۆشتن چییە. لەو کاتەیە کە بڵێن دوورگەکەیان فرۆشت، ئاگایان لەوە نەبوو کە هۆڵندیەکان هاتوون بیان سڕنەوە، هەر ئەسڵەن وەکۆڵێ پاکیان بکەنەوە لەو دوورگەیان نیان هێڵنەوە. ئەوە بوو دوای ماوەیەک دوورگەکەیان خستە ژێر دەسەڵاتی خۆیانەوە، نەک هەر کۆتاییان بە زمانیان هێنا، نەکرد کۆتاییان بە هەموو شتێکیان هێنا، کۆتاییان بە وجودیان هێنا. ئیمڕۆ لە دوورگەی مانهاتندا شتێک نییە بە ناوی زمانی هەندیە، ئەوەی کە خۆمان پێڵێن هەر بۆ بابڕوات هەندیە سوورەکان، کللتوریان نییە، جلوبەرگیان نییە، خۆراکیان نییە، بەڵکو بوونەتە بەشێک لە ئەرشیف، لە مۆزەخانەکانە پاژماوەکانیان ماوەتەوە. ئەوان نەیانەزانی کە خاک فرۆشتن یعنی چی. مانهاتن ئەم کابرایە بۆ زانیاریتان، ئەمە مانهاتن خۆیەتی، ئەمە ئەو بازرگانە هۆڵندیەیەکە کە ئەو دوورگەیەی داگیر کرد، کە ئەو دوورگەیەی بە چەند بە $24 کڕی، بەڵام دوایی نەتەوەیەکی سڕیەوە. و ئەمەش ئەو بەڵگەنامەیەیە، ئەمە کۆپی ئەو بەڵگەنامە ڕەسەنەیە کە ئەوان نەیانەزانی ئیمزاکردن لەسەر ئەم بەڵگەنامەیە واتای چیە گەیەنێت.